باڵێنی سوور لە دشکارگای نیکوور ئەگەری خۆ دەگەسێنی ڕیشەی زۆر و زۆردەنگی ئەگەری خۆ دەگەسێنی. بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش. ئازیزان، خەباتی خەڵکی ئازادی خوازی ئێران و کوردستان بۆ ئازادی پێیان ناوەتە قۆناغێکی نوێوە. لە ئێستادا مێشتان بە یەکەوە هاوئاهەنگ و دڵەکانتان بە یەکەوە بەستراوەتەوە لەم ڕاپەڕینە گشتێدا کە لە گەشەکردنی فەرهەنگی خەباتکارانە و هوشیاری کۆمەڵایەتیەوە سەرچاوە دەگرێت. هەر یەکتان لە ناڕزایەتەکاندا ڕۆڵی سەرکردە و هدایەتگەرتان بینیوە. ڕزگاربوون لەم زوڵمە ئەرکی سەرشانی هەر یەکێک لە ئێمە و بەدڵنیایەوە ئازادیشی هەمومان دەبێت. لەم ڕۆژانەدا دەبێت دەستمان لە دەستی یەکتر هەڵپێکێن و بە دەستەکانمان زەنجیرێکی لە قسانە هاتوو دروست بکەین. مەودایەکی زۆرمان بۆ لە ئامێزگرتنی ئازادی نەماوە. پێویستە پێکەوە خەبات بکەین و بڵێسەی شۆڕش لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی داگرسێنین. ئازیزان، هەر وەک ئاگادارن خۆپیشاندانەکان لە ئێران لە دژی ڕژیمی جمهوری ئیسلامی هەروە بەردەوامە. بۆ قسە و باسی زۆرتر سەبارەت بەم ڕووداوانە هاوڕێ کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵە. هاوڕێ کەریم بەخێر بێن. زۆر سپاس هاوڕێمان دەبێت. هاوڕێ کەریم، ئاخرین ئەرزیابیتان لەم خۆپیشاندانانە چییە؟ ئەوەی ڕاستی بێ وەک ئەرزیابی ئەگەر ئەرزیابی بکەین وا بزانم بە ئەندازەیەکی ڕۆشن و عامە فەهم تا ئێستا ڕەوتە ڕووداوەکان بەهۆی بەربڵاوی و بەهۆی ئەوەی کە پوششێکی هەواڵی و خەبەری زۆر بەرچاو کەوتۆتە سەری کەم و بیش هەموو بینەرانی ئازیز و ئێمەمانانیشتەی ئاگاداری کە لە دەستپێکی ئەم ڕووداوانەی ئاخریەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێ ڕەوتی ڕووداوەکان چۆن هاتوتە پێشێ. بەڵام جێ خۆیەتی نکاتێکی ئاماژەی پێ بکەین بۆ بەرچاوڕوونی بۆ دڵنیایی خۆمان و بۆ ئەوەی کە ئەزموون لە نقاتێک وەربگرین و ئەگەر ئیشکالات و کەم و کوڕێکیش لە جەریانی ڕەوتە ڕووداوەکاندا هەست پێکرابێت ڕەفعی بکەین و تەقوەتەکانی بەهێز بکەین، جەختی لەسەر بکەینەوە بۆی کە هەروەها بەردەوام بین لەسەریان و لە ئەزموونەکانی دواتریشدا دووپاتیان بکەینەوە. هەر وەک خۆشت ئاگاداری وە بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش ئاگادارن، ئەگەرچی وەکو خەبات و ناڕزایەتی لە دژی ڕەژیم مەودایەکی توولانی تێی کردووە، ینی بەپێی تەمەنی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتایی هاتنە سەرکاریەوە هەتا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازی جیاواز لە ئاستی جیاوازدا ناڕزایەتی لە دژی ئەو ڕژیمە بوونی بووە. بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە لە هەموو قۆناغەکاندا هەر لە سەرەتاوە هەتا ئێستا هەموو حرەکەتەکان جۆرێک ئەزموون و خەتا بووە و هەتا هاتووە تەجروبەی زیاتر وەرگیراوە، هەموو حرەکەتێک لە حرەکەتی پێشووتری خۆی کاملتر بووە، بەهێزتر بووە و هیوا بەخشتر بووە. ئەگەر زۆر دوور نەڕۆین، ئەگەر باسی ناڕزایەتەکانی 96 و 98 بکەین، هەڵی سەنجێنین و مقایسەی بکەین لەگەڵ ئەم حرەکەتەی کە ئێستا لە ئارەدایە، لە زۆر ئەبعادەوە قابلی مقایسە نین. ئەگەرچی درێژەی هەر ئەو ناڕزایەتیانەیە هەروەکو کتم، بەڵام ئاست و چۆنیەتی خودی حرەکەتەکە زۆر جیاوازە. جیاوازێک شێوەیە گەچی بەرها باس کراوەکە چەخماخە یا جریقەی ئاگری ئەم شۆڕشە ئەم ئاخێزە جەماوەری ئەم ڕاپەڕینە بەداخەوە بە مەرجی جوانە مەرگ مەسا ئەمینی دەدرا، بەڵام هیچ ئەمانە پێش زەمینە نەبوون، بەڵکەوە بەهانە بوو بۆی کە خەڵک ئەگەرچی ڕووداویشی دڵتەزێم بوو، ناخەژێم بوو و نەک تەنیا خەڵکی کوردستان و ئێران بەگشتی، بەڵکە سنوورەکانی تێپەڕ کردووە، خەڵکی زۆرێک لە وڵاتەکانی دنیای هێنا سەرخەت و خەمباری کردن، بەداخەوە بوون بۆ ڕووداویشی ئاو دڵتەزێن
بەڵام خۆی ئەم ڕووداوە دڵتەزێنە جۆرێکی وریژەنەر بوو، جۆرێکیش ئیمکانی فراهەم کرد کە ببێتە جرقەیەک و خەڵک وەکو هەلێک بیخۆزێتەوە بۆ دەربڕینی ڕق و بێزاری و نەفرەتی چەند ساڵەی کە لە ڕژیمی هەیە، چون تەنیا خۆ مەسایەک بەدەستی ڕژیم گیانی لێ نەسەندراوە لە تووری چەندەی تەمەنی کۆماری ئیسلامیدا بە هەزاران ئینسان بە شێوازی جۆراوجۆر گیانی لەسەندراوە، یەدام کراوە، تیرباران کراوە، لە کۆڵبەریدا کوژراوە، لە خیابان لە نارضایەتەکاندا تەقای ڕاستەخۆیان لێکراوە کوژراون، لە ژێر ئەشکەنجەدا زۆر فەجیعان و دڵتەزێن گیانیان لەدەستداوە. بۆیە ڕووداوەکان زۆرن هاوشێوە، بەڵام هەر وەک گوتم هۆکاری ئەمەیان دلیلەکەی ئەوەیە کە هەتا هاتووە ڕق و بێزاری خەڵک زیاتر کۆنجی خواردێتەوە لە هیچ خۆناغێکیدا بۆ هیچ ناڕزایەتیەکی خەڵک هەر لە حسابی کرێکاریەوە بگرێت ناوەندە کرێکاریەکان، هەر لە ناڕزایەتی بەبێ ئاوی لە منتخە بێ ئاوەکان، هەر لە کەم و کووری کشاوەرزەکان بۆ کەم و کووریەکە تەبیعەتەن چاوەڕوانن دەوڵەت پێڕاگەشتیان پێ بکات بۆ حاستەکانیان کە لیان وەرگێ کود و ئیمکاناتی ڕفاهیان پێ بدا بۆی کە حاستەکانیان ئەوە بێت. بەڵام هیچ کات یعنی لە هیچ زمینەیەکدا لە زمینەی ناڕزایەتی ژنان، خوێندکاران، معەلیمان بەدەیان جۆر ناڕزایەتی دەتووری و ماوەدای مەشاهیدی بووی. جوابیشی قانەکونەندە پێی نەبووە، نەیتوانی و جواب بە خواستەکان بداتەوە، هیچ خواستێکی جواب نەداوەتەوە، بەجێ نەهێناوە، بەڵکە بە عەکسەوە لە بەرابەر هەر ناڕزایەتیەکدا حتا ئەگەر ناڕزایەتێکی زۆر جوزئی و ئەگەر بڵێن ڕەوا هەموو ناڕزایەتەکان ڕەوان، بەڵام دیارە قەبارە و ئاسی ناڕزایەتەکان جیاوازن. ئێمە گەچکورەترینیان لە نەزەر بگرین جوابی ڕژیم بەوە تەنیا سەرکوت بووە، گرتن بووە، ئەشکەنجە و زیندان و نهایەتەن کوشتن بووە. بۆیە ئەم ڕووداوەش هەوشەوەی ئەو ڕووداوانە بوو، بەڵام ئەوەی کە ڕژیم نەیتوانی و جوابی ویست و داخوازی خەڵک بداتەوە لە تووری تەمەنیدا و هەردەم بە شێوازی فریوکاری و بە هەڕەشە و گوڕشە و ددان چرکردنەوە لە خەڵک بە شارهێنان و زەخستنە سەر خەڵک بە بیانووی جۆرا و جۆرە گەرە سەردەمێکدا شەڕیێران و عێراق بوو، بەهانەیەکی بوو، دواتر دەورانی باسازی بوو، بەهانەیەکی دیکەی بوو، ئەمجار ئەوەی پێنەما بوو دەورانی بەرجام و شتەگەی بە بەهانەی ئەوەی کە دژمنی دەرەشی هەیە و هەر حرەکەتێک هەتا ئێستاش لەگەڵ بە منتەسب دەکا بە دەخالەت و دەستێوەردانی دەرەشی و دژمنان و نێرانی کۆماری ئیسلامی. ئەوانە هەمووی بۆ خەڵک دەبێتە تەلەنگر دەبێت لەسەر یەک، دەبێت پۆنگ دەخواتەوە، قورسایی دەکات لەسەر زێهن و بیر و مێشکی خەڵک وە نەهاتن لە جێگایەکدا خەڵک دەری دەبڕێت. بەڵام شتێک کە جێی خۆشحاڵیە، من بەش بە حاڵی خۆم لەوە خۆشحاڵم کە هیچ کات هیچ کام لە حرەکەتەکان لە توولی ئەو چەندەیەدا هەستم نەکردووە کە حرەکەتێکی ئیحساسی، حرەکەتێکی بیر لێ نەکراوە بێت. هەموو حرەکەتەکان بە نیسبەت ئاست و قەبارە و کەیفیەت و کەمیەتیان بیری نەکراوەتەوە و ئەوە خۆی دڵخۆشکەرە، یعنی حرەکەتێکی بیر لێ نەکراوە نەبووە، بیگوداریان لە ئاو نەداوە، هیچ کات نەچوونەتە شەڕێکی چاوەڕوان نەکراو بۆ خۆیان دروست بن کە تێیدا سەرشکست بن، تێیدا جۆرێک سەرخوردە بن و ئەساس شکست بن لە بەرابەری کۆماری ئیسلامیدا، بەڵکو هەموو حرەکەتەکان جۆرێک بە جۆرێک بە قازانجی خەڵکتەوە بووە و ڕژیم بۆ لەوێدا شەرمەندەیی بۆ ماوەتەوە، مواخزەی خەڵک بووە، نەیتوانی و جوابی خواستی خەڵک بداتەوە بە پیر ویست و داخوازی خەڵکەوە نەهاتووە. بۆیە لەم خۆناغەشدا مەرجی مەحسا یا بە چەخماخەی مەرجی مەحسا ئەو فرسەتە ڕەفسا کە خەڵک لەو ڕۆوە کە کوتم بە بەرنامە هەموو حرەکەتەکانی تا ڕادەیەک ئەنجامدا و بدێت پێشێ، هەست بەوە کرابوو کە تەوازنی هێز لەم ساڵانی ئاخریدا زۆر بەرچاو بە قازانجی بەرەی خەڵک، بەرەی ئازادی خوازی خەڵک و بە ئەکس
بە زیانی ڕژیم چکاوەتەوە ئەگەر چی ڕژیم هەتا ئێستاش ڕژیمێکی قولدور و داپۆسێنەر و ئەوەیە و بە زەبری زۆر و هێزی نظامی هەتا ئێستاش سەرکوت دەکا قودرەتی سەرکوتی هەرماوە بەڵام لە باری سیاسیەوە وەکو ڕژیمێکی خاوەن ئۆتۆریتە و جێگە و پێگەی کۆمەڵایەتی هەتا هاتووە و جێگە و پێگە کۆمەڵایەتی دەستداوە هەتا هاتووە پێگە و ئێعتماد و باوەڕی لەناو خەڵکدا کەم بۆتەوە هەتا هاتووە تەقەدوساتەکەی چۆتە ژێر پرسیارەوە ئەوانەی کە خەتی سوور بوون هەموو خەریکن تێدەپەڕێن تێک دەشکێنرێن لایەن خەڵکەوە و نیشان دەدا کە دەوڵەت بەو مانایە لە بەرابەر خەڵکدا لاواز بووە خەڵکە کە جورئەت و جەربەزە و غیرەتی پەیدا کردو لە بەرابەر ڕژیمدا. بۆیە بەو هەڵسەنگاندنە ئەوە دەبینین کە ئەم حرەکەتە بەنسبەت حرەکەتەکانی دیکە حرەکەتێکی بەهێزتر بوو حرەکەتێکی هەمەگیرتر و گشتگیرتر بوو و لە عینی حاڵیشدا هەر لە دروشم و شێوەی خۆ دەرخستن و ئەو تاکتیکانەی کە لە حرەکەتەکاندا لە ناوزاتەکاندا چ لە خوێندکارەکانەوە بگرە هەتا هەموو سن ساڵەکان لەخوا نیشاندا لە هەموو بەشەکاندا لەسەر شەقام لە مەدرسە لە ناو کارگا و شوێنە گشتەکاندا هەمووی نیشان دەدا کە حرەکەتێکی ڕوو بە پێشە حرەکەتێکی گەشە کردووە حرەکەتێکی کاملترە لە حرەکەتەکانی دیکە پوختەتر و حساب شدەتر کاری بۆ کراوە. بەو نیسبەتە من تەسەوری من ئەوەیە ئەرزیابی من ئەوەیە کە حرەکەتی ئەم دەورەیە بزوتەوە و ناڕزایەتەکانی ئەم دەورەیە کە هەتا ئێستاش لەگەڵ بێت بەردەوامە حرەکەتێکی سەرکەوتوو بووە هەتا ئێرەشی لەگەڵ بێت دەستکەوتی زۆری بەدەستهێناوە و ڕژیم زۆر زەربەی دی لەم حرەکەتە بەڕاستی ئەگەر بڵێن وەکو ڕژیمی شاز کاتی خۆی لە ئاخری نەحزەکاندا وتی دەنگی ویستی خەڵک و ناڕزایەتی خەڵکم بیست ئەم ئەگەر بڵێن ئەم بیستووە بەسا دەتوانێت خۆی فریودا ئەگینا بیستویەتی بەڵام تایبەتمەندی ئەم ڕژیمە ئەوەیە کە چ بەسا شەڕی مان و نەمان دەکاوە هەتا ئەو جێگایی بۆ بکرێ بە زەبری زۆر و داپۆستاندن و کوشت و کوشتار و چاوتنسەنکردن ئیدامە بە حەیات و بەمانەوەی خۆی دەداوە لەسەرمانەوەی خۆی شەڕ دەکات ئەوە بە معنای اقتدار و هێز و توانای ڕژیم نییە بەڵام لە عینی حاڵیشدا خەڵک زۆر ژیرانە لە بەرابەر هەر کردەوە و ئەمەل کرد و ئەکسل عملیشی ڕژیمدا زۆر ژیرانە ئەمەلی کردووە ئێماگەر تەسەور بکەین نمونونەکانی باس بکەین یانەوەی کە چۆن ژیرانە بیری دەکراوەتەوە حرەکەتەکان چەندە حەساب شدە بوون لەوەدا دەبینین کە ڕژیم هەمیشە هەوری داوە لە هەموو ناڕزایەتەکاندا کە جۆرێک لە جۆرەکان ناڕزایەتی هێمنانەی خەڵک ئاشتی خوازانەی خەڵک بشێشێتە جۆرێک اختشاش بەلوا بشێوی بۆ ئەوەی کە دلیل پەیدا بکا بۆ سەرکرد و دواتریش اتهامی ئەمە اختشاشگەر لە ناویاندایە دەستی دەرەکی تێدایە ئەمە جەمعێک ئیخلالگەر و اختشاشگەر ئەمە بە وجود دێنن یا ئەوەی کە لە نهایەتدا دەستی حیزبەنیارەکان و ئۆپۆزیسیۆنی بەڵێ ئەوانەی تێدایە بۆ سەرکوت بۆ تەوجیهی سەرکوتەکانی خۆی هەر لەم ماوەیەدا لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا کە ئاخێزەکان بەردەوام بووە ئێمە شاهدی ئەوە بووین کە بە بەهانەی ئەوەی کە لە کوردستان بە تایبەت چونم حرەکەتە من پێم وایە ڕەهبەریەتەکەی لە کوردستانەوە دەستی پێکرد و گشتگیر بووە سەرتاسەری ئێرانی گرتەوە یەکێک لە نقطە مثبەتەکان ئەوە بوو کە بێگومانەوە کاری بۆ کراوە بێگومانەوە بێ پێشینە و بێ زەمینە نەبووە بەڵام لەنەوەی خۆیدا کەمیە نەبوو کە لە ئاستێکی بەرفراواندا لە ئاستێکی بەرچاودا لە سەفی ئێراندا و سەفی سەراسەری ئێراندا هاتنە پشت ئەو خەباتە ڕەوایەوە مانگرتنەکانیان حمایەت کرد حرەکەتی بزوتنەوەی کوردستان و بزوتنەوەی ڕزگاری خواردی خەڵکی کوردیان بە جۆرێک پشتیوانی کرە و نیشانەوەیە کە بەڕەوایان زانی بەرهەقیان زانی ئەگەر تا پێشتر هەز دەکرا کە خودی خەڵکیش جۆرێک متەوەهم بوو بۆی کە ئەگەر ڕژیم یا تەبلیغاتی ڕژیم نسبەت بە حرەکەتێکە لە کوردستاندا هەیە جۆرێک تەبلیغاتی منفی دەکات لە عەلەیهی و دەیزڕێنێ بە
ئەمانە تۆریستن، ئەمانە نائارامی تێک دەدەن، ئەمانە دەستی دەرەشیان لە پشتە، ئەمانە ئامرازی دەستی قدرەتە دەرەشیەکانن. چی بە ساوتە سەوری لای هەندێک لە خەڵکی ئاستی ئێرانیشدا دروست کرد بوو. پرسیارێک ئێوە وتان ڕەهبەری ئەم خیزشە لە کوردستانە دەستی پێکردە. زۆر جار ئەبیستین لە شەبەکە مجازیەکانە لە شەبەکە اجتماعیەکانە بیستین کە ئەم حرەکەتە ئەم خیزشە ڕەهبەری نییە، بەڵام ئێوەتان ئەم ڕەهبەری ئەم خیزشە لە کوردستانەوە دەتوانن زیاتر سەبارەت بەمە تۆزیح بن. اتفاقاً دەمویست لە درێژەی باسکەمدا حتمەن ئیشارە بەوە بکەم. من باسم لە حساب شودە حرەکەتکردن کرد، هەرەوەی کە لە زۆر قۆناغدا لە زۆر کاتدا توانیویانە زۆر ژیرانە زۆر حەشیمانە تاکتیکەکانی ڕژیم کوچە بکەنەوە، نەهێڵن ڕژیم بە ئامانجەکانی بگات. ئەوە نیشانەوەیە کە ڕەهبەری هەیە، ڕەهبەری هەیە. ینی من تۆ تەسەور کە کاتێک لە کوردستان فراخانی بۆ چەندین جار، ئەو کوردستان نەگەچی کوردستان جۆرێک جیاوازترە لە ئاستی سەراسەری ئێران بە دەلیلەوەی کە منطقەیەکی یا محیتێکی تەحەزوب یافتەیە، حیزبی سیاسی خاوەن جێگە و پێگە و خاوەن ئیعتیباری تێدایە و دەتوری ئەو چەند ساڵەدا کردەوە عەمەلەن بینیومانە کە ئەم حیزبانە مؤثر بوون لە هەر حرەکەتێکدا ڕەهنموودیشان دابێت، بانگەوازیشان دابێت، خەڵک بە پیرەوە هاتوون، خەڵک تەبعیەتی لێ کردووە. لەگەڵ ئەوەشدا کە لە خودی ناو کۆمەلگاشدا شعوری سیاسی خەڵک، ئاسی سیاسی خەڵک زۆر گەشەی کردووە و هەمووی ئەوانە باعث ئەوە بوو کە جۆرێک دەتوانین بڵێن ڕێهبەری هەیە. ینی ئەگەر ئێزعام بە واقعیەتە نەکەین، باوەڕی من بە هەڵەدا دەچین. ئەوەی کە بۆ نمونە سیستانی بەلوچستان ڕژیم کەوتەیەک دەڕێژێ بۆەوەی ئەم ناڕزایەتیانە بە جۆرێک پشێشت بەرەو تونند و تیژی، بەرەو شەڕی چەکداری، بە تایبەت کە لە سیستان و بەلوچستان و لێرەش لە کوردستان زەمینەی ئەوە هەیە بەهۆی هێزی چەکدار و جەرایەتی چەکدار کە حزوریان هەیە، زۆر بە ئاسانی ئەو بێڕەحمانە زۆر بە بەزەیانە خەڵکی ئاساییدا بەردەزرێژی گول لەو ژمارەی شێزگار زۆری قەتڵ عام کرد، ژمارەیەکی زۆری بریندار کرد، ئێدەیەکی زۆری چۆرچۆرانە گرت. ئەمە بۆ ئەو بوو کە تەحریکاتێک لەناو خەڵکی بەلوچدا دروست بکە. ئەو هێزانەی کە هێنابوونی سەرپتی پێدەکردن، بەعزێ لە هەواڵەکان دەڵێن ئەوانە هێزی زەینەبیون و فاتمیون کە لە ئەفغانستان و شتەوە تەنانەت هاتوون، بەڵام بە لیباسی بەلوچیەوە، یعنی بۆی کە ئەو ئێحساساتە لای خەڵک دروست بکە کە ئەمە خودی ئەو خەڵکەیە، بەشێکن لەو خەڵکە، بەڵام بە حیمایەت لە ڕژیم بە پشتیوانی لە ڕژیم دێن نیارانی ڕژیم سەرکوت دەکەن. ئەمە جۆرێک هاندانێک بوو، مشەوەخێک بوو لەلایەن ڕژیمەوە یا ئامانجێک بوو کە ئەم ناڕزایەتیانە لەو منتخانە چ بە سات دواتریش بیری کردبێتەوە لە زاهدانیش هەمچین پلانێک دابڕێژێ، بەڵام بەدەیلی زەمینەی لە کوردستان و سیستانی بەلوچستاندا دەیویست زۆر بە ئاسانی لە ڕووی ئەم ئێحساساتی خەڵکەوە ئیستفادە بکاوە، بیشێشە بەرەو شەڕی چەکداری خەڵک دەستبرن بۆ چەک و ئەوە زەمینە فراهەم دەکا کە هەم بشێویەک هەم ئاڵۆزیەک هەمە و تەهدیدانەی کە چەند ساڵە مەخصوصەن لە چەند ساڵی ئاخریدا ئەکسەری حرەکەتەکانی بەوە ترساندووە، خەڵکی لە هەر حرەکەتێک لەوە ترساندووە کە ئەگەر شتێک بکەن، ئەگەر حرەکەتێک بکەن، ئەگەر ڕژیم بخەنە مەترسیەوە، چ بەسا بە سەرنویشتی سووریە، لوبنان یا ئەو وڵاتانی دیکە دوچار دەبێت. دەیویست ئەوە لە کوردستان و لە سیستان و بەلوچستان عەمەلی بکات، بەڵام باس لە ڕەهبەری کرا هەر ئەوەی کە زۆر ژیرانە هەم خەڵکی سیستان و بەلوچستان و هەم لە کوردستان کە تەنانەت زۆر ویدیۆ و تەبلیغاتی دیکەیان بڵاو کردەوە کە گۆیا ئەمە هێزی پێشمەرگەن هاتوون و ناوشار و چەکداریان ناردوتەوە ناو خەڵک و بەڵام بۆخۆیان ئینسان و کەسە محەلیەکان لە خۆفرۆشە محەلیەکان لیباسی پێشمەرگانیان لەبەرکردون و هێناوێتە ناو خەڵک یا لانیکەم لە بەشی لە سەرکوتەکاندا بەشداریان کردوون لە هەندێک ناوەندا. بەو معنایە دەیویست ئەو تەحریکاتە دروست بکە کە ئەمە بەرارەدا بەرەم حرەکەتەوە لە ناوەڕۆکی واقعی خۆی تۆهی بکە، بەڵام زۆر ژیرانە ئەمە پوچە کراوە، هەم لە سیستان و بەلوچستان بە شێوازێکی مەدەنی زۆر ژیرانە جوابی پێدراوەتەوە تا ئێستاوە، هەم لە کوردستانیش ئەگەر چی جۆرێک ئەوە باوەشێنی کرا، تەنانەت دەنجی ئەوەش دەبیسترا کە عیدەیەک هاتوونە و باوەڕێکەوە نیاز دەبێت چەک بدرێ بە خەڵک چەکدار بکرێ. ئێستا کاتی ڕۆبۆڕبوونەوەی چەکداریە، دژمنەکەت
بە هەموو تواناوە چەکدارە و دەبێت دیفاعی چەکداریمان بێ بەڵام خۆشبەختانە بەو ئاراستەدا نەچووە هەتا ئێستاش بۆ ئەرزیان تەوسیەی ئێمەش هەمیشە ئەوە بووە هەتا ئێستاشی لەگەڵ بێ ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵە پێمان وایە کە ئەگەر سیڕەوتی ڕووداوەکان لە شرایطێکی ئینقلابی بەڕاستی نزیک بۆتەوە زۆر نزیک بۆتەوە بەڵام ئێستا شرایطەکە کاملەن شرایطێکی ئینقلابی نییە هەر بۆیە ئێمە ئێستاش پێمان وایە پێویستە ئەو حرەکەتانەی کە پێشزەمینی ڕابردووی هەیە حرەکەتە مەدەنیەکان خۆڕێخستنەکان حرەکەتە کرێکاری حرەکەتی ژنان معلمان دانیشتوویان ئەو حرەکەتانە هەرسی زیاتر خۆیان مستەجیم بکەن وە بە فشاری مەدەنی بە حرەکەتی مەدەنی وە بە شێوازێکە تا ئێستا بەکارێن هێناوە ئەوەی ئیدامە بدەن بەڵام لە عینی حاڵدا منسەجمتر ئەمەل بکەن ئەو ڕەهبەریەتی کە من دەڵێم هەیە بەڵام ئەوەی کە زۆر بەرجەستە نییە بەرچاو ناکەوە چ بەسا بۆ هەندێک پرسیار بکایە ڕەهبەری هەیە نییە دەریەکەوە کە ئەو ڕەهبەریە بە کۆی گشتی ڕەهبەریەکی منسەجم نییە یەکگرتوو نییە یعنی ئەگەر گوڵی سەرتۆپی هەموو حرەکەتەکان لە تووری ئەو ماوەیەدا بزوتنەوەی کرێکاری بووە کە هیچ کات یعنی ڕۆژ نەبووە لە نقاتێکی ئەو وڵاتە ئێران حرەکەتێک ناڕزایەتیەک مانگرتنیشی کرێکاری ئەمە مشاهدە نەکەین ئەم حرەکەتانە بێڕەهبەری نەبوون حرەکەتی هەفتەمان ناوەندی پتروشیمی و نەوت و ئەمانە فرامۆش ناکرێن یعنی حرەکەتی عەزیممان لەو چەند ساڵی ڕابردووە کەەوە نیشانەدا ڕەهبەری هەیە بزوتنەوەی کرێکاری ڕەهبەری خۆی هەیە بزوتنەوەی ژنا ڕەهبەری خۆی هەیە بزوتنەوەی مامۆستایان بە تایبەت ئەم حرەکەتانەی ئاخرەکانی ساڵی 1400 و هەتا ئەم ساڵیشی لەگەڵ 1401ەوە لە مانگی 6 و 7 نیشان دەدا کە ڕەهبەری هەیە ئەو حرەکەتی مامۆستایان زۆر منسەجیم بە فراخانەکەی وەختێک شۆڕای هەماهەنگی فراخانێک دەدا ڕۆژ دیاری دەکات سەعات دیاری دەکات بۆی کە کەی بێن و چ بکەن و چۆنمان بگرین یا چه حرەکەت ئەنجام دەرجام دەدرێتەوە نیشانەوەی کە ڕەهبەری هەیە ئەو حرەکەتە بەڵام ئەوەی کە ئینتزار دەچێت بە چاوەڕوان دەکرێت و ئارەزوو دەکرێت ئەوەیە کە کۆی گشتی ئەم حرەکەتانە ئەم بزوتنەوانە ڕەهبەریەتەکەی بەیەکەوە پەیوەند بدرێ ینی ئەگەر بینیمان شۆڕای هەماهەنگی معلیمان فراخانێک دەدا دروست ئەوەیە بۆ ئەوەی کە ئەو بەهێزتری کەی ئەو حرەکەتە یەکدەستری کەی سەرتاسەریتری کەی لە ناوەندەکانی دیکە لە ناوەندە کرێکاریەکان بزوتنەوەی ژنان بزوتنەوەی دانیشتجویی هاوکات هەوڵ بدەن کە پشتیوانی ئەو حرەکەت بکەن یان بەعکسەوە لە کوردستان ئەگە حرەکەتێک دەکەوێتە ڕێ ئەگەر مانگرتنێکە ئەگەر فراخانێکە ناڕزایەتیەکە لە باقی شوێنەکانی دیکەی ئێران چون هاو سەرنویشتن زۆرێک شاید 99 لە سەردی ویست و داخوازیەکان هاوبەشن وەختێک ویستەکان هاوبەشن خۆ تەبیعەتەن سەرنویشتیش هاوبەش دەبێت چارەنووسیش هاوبەش دەبێت بۆیە تا ئێستا ئەوەی کەم ڕەنگ بووە ئەوە بووە یعنی ئەگەر لە کوردستان بەتەنیا حرەکەتە کراوێت ئەگەر ئەم نمونەی لێ دەربکەین باقی حرەکەتەکانی دیکە بەداخەوەم لە منطقەکانی دیکەی ئێران ئەوە نەبووە ئەگەر لە فولاد و نەوت و ناوەندە کرێکاریەکان حرەکەتێک بوو بێت لە شوێنە کرێکارەکانی دیکە لە شارەکانی دیکە لە ناوچەکانی دیکە ئەوسانەکانی دیکە کەمتر بینراوەکە هەمزەمان حمایەت لەو حرەکەتە و لەو فراخانە یا لەو ناڕزایەتیە کرابێت ئینتزار دەچێت کە ئەمە بکرێت یعنی ئێستا کاتی ئەوەیە کە ئەم ڕەهبەریەتە پەراکەندەیە ئەم ڕەهبەریەتە سنفیانە بە جۆرێک دەتوانین بڵین یەک بخرێن ببنە حرەکەتێکی سەرتاسەری وە بۆ ئەوەی کە بزوتنەوەیشی سەرتاسەریتر و لە عینی حاڵدا هەماهەنگتر و منسەجمتر بۆ حرەکات و بۆ قەدەمەکانی دواتر هەنگاو هەڵبگرێت و من خۆشببینم بەوەی کە بەرەو ئەوە دەچێت کۆمەلگای ئێران ئەوەندە ئاستی هوشیاری لەسەرەوەیە دیقەتی عەمەلی لەسەرەوەیە کە دیریان لەوە کردوێتەوە و سبەساوەکاری ڕۆژێک و دواننی خش لەسەر خشتە دەبێت دابدرێت بەڵام لە کۆتاییدا بەو ئاکامە دەگەین کە شایدی ڕاهبەریەکی یەکسان و یەکدەست دەبین لە سەطحی سەراسەریدا بۆ حرەکەتە چارەنووسسازەکان و من پێم وایە ئەم حرەکەتە هەروە دەتوانێت بەردەوام بێ ئیدامەدار دەبێت ئەگەر چی دوچاری نەوەسان و بەرز و نزمی دەبێت بەڵام دەنیهایەتدا بە ڕوخان و لەناوبردنی کۆماری ئیسلامی هاوڕێ کەریمێ وەفت لە سەرەتای قسەکانتان ئاباستان کرد لەوەی کە ئەم حرەکەت دەستاوەرگەلێکی بوو بە دوایش ئیسا قسەتان کرد کە
لەم حرەکەتانەدا هاودڵی و هاواهەنگیەک بوو لە بین خەڵکایانی لەم حرەکەتا ئیتر تورک و لر و بەلوچ و کورد ئەمانە نەبوو حرەکەتی یەکگرتوانە بوو شیع و سونی نەبوو لە بینە بەڕێی من یەکێک لە دەستاوەردەکانی اتحاد و هاوانگی بوو کە ئێوە ئشارەتان پێکرد ئەمە بە نظر من زۆر بەرچاو بوو بەس دەستاوەردێکە نظر ئێوەش ئەوەیە کە ئەمە دەستاوەردێکە کە لە پای ئاعتراضەکان بەقۆ 96 و 98 زۆر بەرچاوتر نییە بە نظرەوە بێگومان وایە بێگومان دەستاوەردەکان وەک دەستاوەرد دەگەر بینی تەفیکیان لە یەک بەسا بڕێک سەخت بێ بەڵام نمونونەکانیان دەتوانین بینی نمونونەکانیان دەستاوەرد خودی ئەوەی کە حرەکەتێک بوو پەیامیشی دا بە ڕژیم کە ترسی مەرجی خستە جەستەیەوە ئەوەی خۆ گەورەترین دەستاوەردە یەکێک لە دەستاوەردەکانی دیکەی هەروەی کە باست کرد ئەم هەموو ینی زیاتر لە 40 چەند ساڵە هەموو کلوکەرێکی کردووەتە ناوەندی تەبلیغاتی مەذهەبی و شۆردنەوەی مەغزی منداڵەکان و بارهێنانی بە فەرهەنگێکی ئیسلامی بەڵام هەتا ئێستا نەسلێک باراتووە کە نیشان دەدا ڕژیم ئەوەی کە ڕستوویەتی هەمووی بۆتەوە خوری یعنی عملەن تەسیرێکی نەبووە هەمیشە جمڵم لە هەر ئەقدامێکی لە هەر هەوڵێکی کە داوێتی مەیوس دەستچووە بۆیە خۆی ئەمە یەکێک لە دەستکەوتەکانی دیکەیە کە ئێستا ئیتر بە ناوی تەحریکاتی مەذهەبی باوەڕی دینی فەرهەنگی نەتەوەیی بە هیچ یەک لەمانە ناتوانێت خەڵک لە بەرابەر یەکتدا قەرار بدا شوعارەکانیشان ئەوانە زۆر بەرسەستە بوون کە بینی کوردستان و تەورێز لە سەقز تاتاران یا لە کوردستان تاتاران و نیشان دەدا کە ئیتر ئەم کەلێنانە ڕژیم ئاسی بۆ لیان و ناتوانێت دروست بکە و خەڵگەمانیان پڕ کردوتەوە مەسەب ڕەنجی نەماوە لە حرەکەتێکی ئاوا گشتی و هەماهەنگ و چارن و سازدا ئیتر مەسەلەی میلیەت معنیشی نەماوە بە جۆرە لە جۆرەکان ئیتر مەسەلەی ژن و پیا و زۆر بە ئاشکرا وەکو ئینسان نەخش بێستا دەنوێنن ڕۆڵ دەجێڕن عمل دەکەن ئیتر ئەمە ژنە ئەمە پیاوە بەو معنای معنی نەماوە دەستکەوتێکی دیکە ئەوەیە کە یەکێک لە سمبولە سەرێکیەکان لە ڕژیم کە هەمیشە لە دنیای دەرەوەشدا خۆی پێدەناسان حیجاب بوو مەخنەعە بوو ڕووپۆشی مەذهەبی بوو و لە زۆر لە وەکو پێناسا وەکو ئارمێکی پێناسەی خۆی لە زۆر ناوەندە دەوڵەتەکان لە سفارەتەکانی لە نامە و نامەنگاریە دەرەچەکانی لە شوێنێکگەر مەسائلێکی ژنان مەترح بوو بێت لە کۆمیسیۆنەکانی ژنان لە ناوەندە نێودەوڵەتەکاندا نمادی ئەو ئەکسی ژنێک بووە کە هەمیشە گەر محەجەبە خۆی نیشاندا و لە پوششدا شاردراوەتەوە بەڵام لەم حرەکەتەدا ئێمە دیتمان کە ئەوەی کە شکاشکۆی شتێک بوو بە ناوی حیجاب یعنی حیجاب بەو معنایە بە باوەڕی من ئیتر نەما ئەگەر چی ڕژیم ئەمەلەن خەبوری ناکاوە تا بۆی بکرێت تاکید لێسە دەکاتەوە مەحدود دەکاتەوە بەڵام ئەوەی کە ژن دەخۆی نیشاندا نیشانیدا کە ئیتر شکۆیەک بۆ مەسەلەی حیجاب نەما حیجاب معنیشی نەما هەر وەک پێشتر ئەگەر بۆ ویدۆیەک یا بۆ ماهوارە چەندە لەگەڵ خەڵکدا بربەرەکانەی کرد بەڵام لە نهایەتدا ئێستا دەبینی لە هەموو سەربانی ماڵەکان لە هەموو شوێنە گشتەکان دیشی ماهوارەکان دەبیندرێ و ئەگەرچی هەتا ئێستاش قبولی نەکردەوەکو واقعەیەک بەڵام هیچی بۆ نەکراوە بۆیە حیجابیش لەوە بۆلاوە عینەن ئاوای لێ دێت یعنی عەمەلەن ژن پابەندی نابێت لەلایەن پیاوە بەڕەسمی ناناسرێ 100 ساڵێکە ڕژیم هاواری بکە و ئیدعای بکە کە حیجابیشی ئیسلامی و دەبێت کەچنەوە بگیرێ ئەمە خۆی گەورەترین دەستکەوتێکی دیکە ئەوەیە کە نەسلێکی نوێ لە مەدرسەکان لە خوێندکارانەوە لەسەر شەقامەکانەوە لە حرەکەتەکانی کە ئەو کسە گەنجانە ئەو کسە لاوانە ڕووسەرەکانی خۆیان دەردێن و ڕایدەوەشێن و دواتر ئاوری دەدەن و لە مەدرسەکاندا وەختێک هەر ئەو نەسلە نوێ بە فراخانی معلمەکان مامۆستاکان مان دەگرن لە مەدرسەکانە یا هاو ئاهەنگ دەبن و هاوڕا دەبن لەگەڵ حرەکەتی گشتی خەڵک خۆ ئێمە نیشان دەدا ئەمن ئەو نەسلێکە
چ بە سازگای نیگەرانی ئێمەمانان بوو کە ئەمانە چیان لە دەردێ وەختێک لە ناو پەروەردەی ڕژیمدا پەروەردە دەبن و باردێن و فێر دەکرێن، بەڵام بەخۆشیەوە هەروەکوتم ئەو پەروەردەیە تەسیری نەبووە، بەڵام بەعکسەوە ئەوەی کە تەسیری بووە فەرهەنگێکی پێشکەوتتر، ئینسانی تر، بەڕۆشتر کە لە ناو خانەوادەکاندا لە ناو خەڵکدا باو بووە. ئەوە بووە کە زیاتر ڕخنەی کردوتە ناو مەدرسەکان و منداڵی بارهێنا و ئەو نەسلە نوێی پێگەیاندووە. بۆیە ئەمانە هەموو دەستکەوتن لەنەوەی خۆیدا، هەموو دەتوانن ئومێد بن، هەموو دەتوانن تووشەی ڕێگامان من بۆ درێژدان بۆ باقی هەوراز و نیشەوەکانی دیکەی کە لە پێشماندایە تاڕوخان. هاوڕێکەکەی مەگەر موافق بین دوای ناوبڕێک ئەدامە گفتمان. قفس را بسوزان، بیا در خیابان، صداشو بلرزان، تو بنیاد زندان. نه تیر و تناب و نه کشتار آسان، فقط حق انسان، فقط حق انسان. نترسید نترسید، ما همه با هم هستیم. نترسید نترسید، ما همه با هم هستیم. نترسید نترسید، ما همه با هم هستیم. نترسید نترسید، باید آنها بترسند. هستیم در کنار زندانیان دربند. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید ای صاحبان زندان، آمدیم در خیابان بشکنیم قفل زندان. بترسید بترسید، ما همه با هم هستیم. بترسید بترسید، ما همه با هم هستیم. بگو گرسنگان را. بەسڵاوێکی دووبارە هاوڕێکەریم لەم خۆپیشاندانە زۆرجار لە ئەو ویدۆانە کە بەدەستمانە گەیشتون زۆر گەنجمانە بینی، زۆر ژنمانە بینی کە لە پێشەوە ئاعترازەکان بوون. ئێستا پرسیارەکەمەوە کە ئێوە ڕۆڵی گەنجان لەم خۆپیشاندانە بەتایبەت ڕۆڵی ژنان چۆن دەبینن؟ پێم وایە لە قسەکانی پێشماندا کاتێ باز لە دەستکەوت کرا، یەکێک دەستکەوتەکان ئەوە بوو کە ڕۆڵی گەنج بەرجەستە بووە، ڕۆڵی نەوەی نوێ چ کوڕەکان و چ کچەکان بەعام زۆر بەرجەستە بووە. نمونونەکانی ئەلەم حرەکەتەدا زۆر بەرجەستە بوو، زۆر بەرچاو بوو. یعنی ئێمە ئەم حرەکەتە لە هەر کام لە شارەکان، لە هەر کۆڕ و کۆبوون و ناڕزایەتێک کە دەماندی، یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوە بوو کە ڕۆڵی ژنی تێدا زۆر بەرجەستە بوو. ژن بەعام، بەڵام زۆر تەبیعی بوو کە ئەوەی لە خیابان دەبیندرا، لەسەر شەقام دەبیندرا، بەشی هەرە زۆری توێژی گەنج بوو، توێژی کچانی گەنج بوو، ژنانی گەنج بوو. و ئەمە نیشان دەدا کە هەروەکوتم ئەو نەوەی نوێ، ئەو نەسلی کە نەسلی ئەم سەردەمەنووە چ بەسات دەبوو پەروەردەی دەستی فەرهەنگێکی دارزیوی ئیسلامی بن، بەڵام بەعکسەوە نەوەیەکی هوشیار، نەوەیەکی ئاگا، نەوەیەکی ئاگا بە مەسائل بەسەرنەویشتی خۆی، بە ڕووداوەکانی دەوروبەری خۆی. ئەوە زۆر مهمە. یعنی هەر بەو دەلیلشەکە زۆر سازەکەی مەسئولانە و زۆر بە شور و ئیشتیاقەوە هاتوونە سەر شەقامەکان و بەجەربەزەتر، شاید بێترستر و بێخۆفتریش لە نەسلی پێشووتریان عمل دەکەن، دەستنە پێشەوە و تقریبەن بێباکانەتر لە حرەکەتەکانیانە دایان بینی. ئەگەر چیەوە بەشێکی ئەگەر بڵێن بێ ئەزمموی بێت، یعنی تەجروبەی تاڵی پێشوەکانیان نەبوو، پێشووتریان نەبێت لەوەی کە دڕندەی ئەم ڕژیمەیان تا ئێستا عملەن هەڵنەستەنگان دەبێت یا لەمسیان نەکرد بێت، چ بەسا ئەم شور و شەوق و ئێحساساتی و بە جۆرێک بڵێن سنگ بەگول لەوە نانە
لەوە سەرچاوە دەگرێت کە ئەم حرەکەتە یەک دەفع هەر دەتوانێت حرەکەتێکی ڕۆخێنەر بێت، دەتوانێت یەک دەفع ڕژیم بێت چۆکدا بێنێ و تۆزێک بەک بڵێن لەو نەسلی پێشووی خۆی شاید بڵێن نەسەنجیدەتر یا ئێحساساتی تر ئاوا دروسترە دێڵێن ئەمەلی کردووە، بەڵام بە تەواوی فیداکاریەوە بە تەواوی گیانبازیەوە زۆر نەترسانە زۆر بەڕۆحەیەکی بەرز و بە باوەڕ بە ڕزگاریان بە باوەڕ بەوەی کە ئیتر دەبێت کۆتایی بە هەموو ناومیدەکانیان بێنن بە هەموو بێ ئاسۆیەکانیان بێنن. ئێمە ئەو نەسلە دەبینین کە نەسلێکی قوربانی بوون، نەسلێک بوون لە هەموو ئازادیەک لە هەموو خۆشیەک لە هەموو ئاسایش و ئەمنیەتێک لە حتا لە ئەفۆقێکی ئاسۆیشی ڕۆشنیشیان لە بەرچاو نییە لانی کەم وەکو ڕەوزەنەیەکی ئومید کە پێیانوە بێت لە داهاتوودا ڕەوزەنێکی ڕوون بە ڕوویاندا دەکرێتەوە ئاسۆیشی ڕوونیان لە پێشەوە دەتوانێت داهاتوودا ژیانێکی شیا و دەستەبەر بکەن ئەوەی کە خوێندوێتی بە ئاکام نەگەیشتووە کاری کردبێت ژیانی نەتوانیوە دابین بکات ئاوارەی هەندەران و ئەم لاولابوو بێت لە فەرهەنگ و دابوونەریت و وڵات و کەس و کار و محیتێک کە تێیدا گەورە بۆی دوور کەوتێتەوە کە هیچ کات ئەوەی بە ئاوات نەخواستووە. هەموو ئەوانە ئەوەمان پێ دەڵێ کە ئەو نەسلە نەسلێکی متەنەفر لەم ڕژیمێ نەسلێکی وەجیان هاتوو قوربانیە هەر بۆیەش چ بەسا تەنەفوری ئەو نەسلە نوێیە لە نەسلی پێش خۆیان زیاترە لە ڕژیم هەر بۆیەش زۆر بەرچاوتر و لە ئاستێکی وەسێحتر لە نەسلی پێشویان دەسەر شقامەکان دیان بینی و بە تایبەت لەم حرەکەتەی ئەم چەند هەفتەی ڕابردوودا زۆرترین بازیشیاندا زۆرترین تاوانیشیاندا یعنی زۆرترین نرخیان بەخشی لە گیانیان لە برینداربوونیان لە گرتنیان و هەمووی ئەشکەنجە و زیندان و هەموو ئەمانە بە گیان کڕیان سرفەن بەخاتیەوەی کە ئومێدیان بەوەیەکە ئەم حرەکەتە سەرنجام بە ڕوخانی ڕژیم و وەکردنەوەی ئەو دەرگای ئومید و ئارەزوویەکە پێیان وایە دەتوانن لە داهاتوودا ژیانێکی شیاوی ئینسانی بۆ خۆیان دەستەبەر بکەن. بۆیە بە ئام نەخشی توێژی لاو زۆر بەرجەستەیە چ لە کوڕەکان وەکو بڵێن پیاو و چ لە ژنەکان لە نەسلی نوێی ژنەکان زۆر زۆر بەرجەستە بووە بە تایبەت شەهامەتی ئەو کچانەی کە دەیانبینی شەقامەکان زۆر بەجورئەتەوە ماڕووسەری ئاورد تێبەردەدەن تاکتیکایەکی ئێبتیکاری کە لە خۆیان نیشانداوە زۆر مهم منەوانە ئینسان ئەگەر لیان وربێتەوە لەناو ئیخواندا داهێنانە ئێبتیکارە خەلاقیەتەکە لە شێوەی خەبات و ڕوبەڕووبوونەوە مبارزەدا ئەم نەسلە بەکاری دێنن و نیشان دەدا کە ئەو نەسلە ئەگەرچی بە تەمەنلاوە بەڵام زۆر بەداخەوەم شەرایەتی ژیان و ڕژیمێکی هار و داپرۆسێنەر و سەرپتگەر و کۆنەپەرستی کە تووری ئەو چەند ساڵ سەرکار بووە ئەو نەسلە نوێیەی پیر بارهێناوە بە تەمەنی بارهێناوە ینی بەو معنیە لە باری سیاسیەوە لە باری دەرکی ڕەوتە ڕووداوەکان و چۆنێتی هەڵسەنگاندنی بارودۆخی ژیان و مقایسەی ژیانی خۆی لەگەڵ نەسلی هاوشێوەی لە وڵاتەکانی دیکە لە شوێنەکانی دیکە ئەوە نیشانی پوختەجیە نیشانەوەیەکە بە تەمەن دەسەر ینی بە بیر و فکر و مێشک بە تەمەنترن لە تەمەنی واقعی خۆیان هەر بۆیە تەمەنی لاوەتیان قۆناغێک بردۆتە پێشترەوە وەکو ئینسانێکی پوختەوە کامل عمل دەکەن ئێبتیکاری نوێ لە خۆیان نیشان دەدەن و ئەوەی جگای ئومێدەوە پێم وایە ئەم حرەکەتە دەتوانێت سەرنجام هێز بدا توانا بدا بە حرەکەتەکان و بە هەنگاوەکانی دواتر. ئەلبەتە یەک شت بەڵام لێرەکاندا ئەلەم ڕۆژانەدا زیاتر نەسلی نوێ بە تایبەت کچەکان کوڕەکان لە شەقامەکان دەبیندرێت ئەگەر ئەو حرەکەتە پشتیوانی نەکرێت لەلایەن نەسلی پێشوە لەلایەن بەتەمەنترەکانەوە حمایەت نەکرێن پشگیریان لێ نەکرێت چ بەسا ڕژیم ئاسانتر بتوانێت ئەمانە سەرخوردە بکات بیانگرێت چاوترسێنیان بکات تەلەفاتی ژیانیان پێ تەحمیل بکات. هەر بۆیە جێگای خۆیەتیەوە من تەوسیەم بە لانیکەم پیرەکانی وەک خۆم و تەمەنەکانی وەخۆم ئەوەیە کە
پشتی ئەم توێژە گەنج و لاوانە بگرن لەسەر شەقامتنیان نێڵن و لە هێزی ئەوان و هێزی خۆیان هێزێکی کاملتر و سەرنوشت سازتر دروست بکەن کە بتوانن لە نهایەتدا ڕێگایەکی ئەگەر درێژ بێت لە پێشمان هەرچی زیاتر کورتیریکەنەوە و زووتر بە سەرنجامی بگەن. هاوڕێکەریم بینەرێکمان پرسیارێکی ئاراستەیەوە کردووە گرنگی پاڵپشتی هونەرمەندان و کەسایەتیە ناودارەکان لە ڕاپەڕینی گەلی ئێران لە دژی کۆماری ئیسلامی پێویستی جەخکردنەوەی لەسەر دروشمی ژن ژیان ئازادی چۆن هەڵدەسەنگێنن. سەرەتا ئەوەندە بڵم کە ئەم حرەکەتە نەک هەر هونەرمەندان بەڵکە زۆر توێژی جۆرا و زۆر لە ئاستی ئێران و لە ئاستی دنیاژرا زۆر ڕاشکاوە حیمایەتیان دەکرد پشتیوانیان لە مانگرتنەکەەوە بگرە هەتا ئیدامەی حرەکەتەکان و ناڕزایەتەکان وە بە تایبەت بێمافی ژنان و سەرکوتی ژنان و تونتیژی ڕژیم دژ بە ژنان کەم نین ئەو ئیتحادیە کرێکارێنە ناو کرێکارانی کە لە دەرەوەی وڵات کەم نین ئەو کۆڕ و کۆمەڵە بەشەر دۆستانانی کە لە دەرەوەی وڵات کەم نین ئەو هەتا ئێستا چێشراوەتە پارلەمانەکانی وڵاتەکان و لەوانە پارلەمانی ئوروپاش هەتا نوێنەرانی پارلەمانی ئوروپاش نەیانتوانیوە لە بەرابەر ئەم حرەکەتە ڕەوایی و ئینسانی و گستەردەیەدا بێتەفاوت بن و حمایەتی دەکراوە و ئەوانە بێگومان دەوریان بووە یعنی ئەگەر ئەوانە بخوازینەوە و بینەوە ناو ئێران حمایەتی هونەرمەندان و باقی چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا بە تایبەت ئەوانەی کە لەسەر بە جۆرێک خۆشناون ناو کۆمەلگادا جێگە و پێگەی کۆمەڵایەتی تایبەتی تریان هەیە مەترەحن مخاتبی خۆیان هەیە هەوادار و لایەنگەروی خۆیانیان هەیە پشتیوانی ئەوانە حمایەتی ئەوانە لەم حرەکەتە دەتوانێت زۆر مفید واقع بێ موثر واقع بێ و دەتوانێت ئێعتمادی زیاتر ببەخشێ بە خودی ئەم حرەکەتە و خەڵک بڕوا بە خۆبوونیشی زیاتر پەیدا دەکا خەڵک دڵخۆش دەکا خەڵک گورەی بەرز دەبێتەوە و حەز دەکا کە حرەکەتێک دەکا لەو حرەکەتەدا بە تەنیا نییە بەڵکە لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا خاوەنی لایەنگر و پشتگیری و حمایەتە بۆیە من پێم وایە حرەکە ئەو پشتیوانیانە مؤثرە و بە تایبەت شعارێکی بەرجەستەی کە لەم دەورەیەدا بەرجەستە کراوەتەوە شعاری ژن ژیان ئازادی شعارێکی پراوپڕ ئینسانیە پراوپڕ ئینسانیە هەر بۆیە نەکرد لە کوردستان نەکرد لە ناو چینی هونەرمەندان بەڵکە لە ئاستی دنیادا ئەم شعارە ئێستا جۆرێک زایەڵەی دەبیسترێت لە هەموو شوێنە تەکراری دەکەنەوە نەتەوەکانی دیکە میلێتەکانی دیکە وڵاتەکانی دیکە ئەم شعاریان بەرزتر کردوێتەوە بۆیە من پێم وایە کە ژن ژیان ئازادی وەکو دروشمێک محوەریەتێکی پەیدا کرد کە هەتا ئێستاش ڕەوتی ئەم ڕووداوانە لەو محوەرەدا دەچەرخەوە بە باوەڕی من ئەوە دەتوانێت تەنانەت خاڵی سەرنوشت سازش بێ لە داهاتوودا بۆ یەکگرتووکردن بۆ ئیتحاد لە بینی ژن پیا و نەتەوەکانی دیکە جیاوازی فەرهەنگی و بیر و فکر و دین و مەسەب و دەنی ئەمە دەتوانێت هەمووی ئەوەی خۆی بگرێ بۆ دروشمێکی زۆر ئینسانی زۆر ڕادیکاڵ و زۆر واقعیە. هاوڕێکەریم پرسیارێترمان بۆ هاتووە لەلایەن بینەرێکمان لە شاری کامیارانەوە پرسیاری ئەوەی کردو کە تویەتی ئەمڕۆ کۆبوونەوەیکی بە پەلەی کۆمەڵێک لە مامۆستایانی زانکۆی چاران با ئامادەبوونی سەرۆکی زانکۆ بۆ دەربڕینی بیرۆڕاکان دوا بە دوای ناڕزایەتیەکانی سەرتاسەری ئێران بەڕێوەچوو لەسەر ئەمە قسەتان چییە؟ خودی ئەم ناڕزایەتیانە وتم بدەلی هەمەگیری لە هیچ مەقتەعێکی کۆمەڵایەتی لە هیچ ئاست و پلە و مەقامێکی کۆمەڵایەتیدا نەیانتوانێت بێت تەفاوت بن. حرەکەتەکە حرەکەتێکی گستەردەیە حرەکەتێکی ڕوو بە پێش و دەتوانێت چارەنووساز بێ و لەمە خۆیدا بێوێنە بووە هەر بۆیە هەموو ئاستەکانی هێناوەتە سەرخەت هەموو ئاستەکانی وادار کردووە بە مەوزەعگیری بە بێتەفاوت نەبوون جا ئەوەی کە تەنانەت حتا ڕژیمیش کەوتوێتە حاڵەتێکە دانیشتن و کۆبوونەوەی ئیستراری و فۆقالعادە لەگەڵ ناوەندە نظامیەکان و بەرپرسە مەسئولی نظامیەکان و تەنانەت دەوڵەتەکان و حکومەکانیش تشکیل دەدا بۆ ئەوەی کە ئەگەر دوژمن تا دژمنەکە دەیەوێت
بەرپەرسی ئەم حرەکەتە بداتەوە، خۆنسای بکاتەوە، تاکتیک و نەخشە و پلان دابڕێژێ بۆی کە چۆن پێشی پێ بگرێ و بەرەی خەڵکیشدا هەموو چین و توێژەکان ئێستا ئەرچیان ئەوەیە کە چۆن بۆیان دەکرێت هەماهەنگیە بکەن، کۆڕ و کۆمەڵ پێک بێنن، مەشوەرەت بکەن، لەگەڵ یەک مشاورە بکەن کە چی باشە، چی دەکرێت بۆ پشتگیری و حمایەت و بەرەو پێشبردننی ئەم حرەکەتە. و حرەکەتی مامۆستایان یا ئوستادانی زانستگای لە تاران و دانیشگای لە تاران و لەو دانیشگاکانی دیکەش ئێمە حرەکەتی مانگرتنی دانیشگاکانمان لە 100 و چەند دانیشگا لە ئاستی ئێراندا دەبی نەچەوەکە هەردە چەند ڕۆژی پێشوودا ئەو فراخانە درابوو. بۆیە من ئەوە لەو ئاراستەیەدا دەبینم بۆ جۆرێک لە جۆرەکان حمایەتە لەم حرەکەتە پشتگیری و بۆ قەدەمەکانی داهاتوو چی دروستە هەنگاو بنێن و سبەسات بەرنامەیان بۆ داهاتوو و نەخشە عملیان بۆ داهاتوو چی بێ و پەیامیان بۆ خەڵک دەبێت بێت تا ئەوەی کە نەتیجەی دانیشتەکان پەیامی دانیشتەکان بە خەڵک نەگات دەتوانین بەرداشت و هەڵسەنگاندنەوە. هاوڕە کەریم هۆکار و هۆکار هەم پێویستی جەڕکردنەوەی خوێندکاران، خواستی خوێندکاران بۆ بەشداری لەم خۆپیشاندانە چۆن دەبینن و بێت چی بکەین بۆ بەشداری زیاتر. دیارە چەند ڕۆژەوە پێش فراخانە درا لەلایەن مامۆستایانەوە لەلایەن دانیشگاکانەوە کەمان بگرن، دواتر معلیمەکان لە هەموو مەدرسەکان فراخان دراکەن نچنە سەر کلاسەکان، یانانی کەم ئەگە دەچن لەسەر کلاسەکانمان بگرن و وانە و پۆلەکان تاتیل بکەن. ئەوە لە ئاستێکی بەرچاودا جوابی داوە، ئەگەرچی ئینتزار دەچوو دەبوو زۆر بەربڵاوتر بێت. بەڵام لەگەڵ ئەوەی کە تەوسیە ئەوەیە کە وەختێک فراخانێک دەدرێت، فراخانێکی گشتی لە هەر ئاستێکدایە، لە هەر مرکزێکی بڵێن ئوتاق فەرمانەوەیە، ئەگەر ڕەهبەریەتەکە لە تارانە، ئەگەر ئەو فراخانە لە ئوستانێکی کوردستانە، لە نقطەیەکی دیکەی ئێرانە دەدرێت، جێی خۆیەتی کە لە باقی نقاتی ئێران بە شێوەیەکی سەراسەری جواب بدەنەوە بەو حرەکەتە، جواب بدەنەوە و وەکو یەک دەنگ لە سەعاتی دیاریکراودا ئەو مانگتنە بەڕێوە ببەن. ئەوە هێز نیشان دەدا، نیشانی یەکگرتوو دەداوە، جۆرێک ئومێد دەبەخشێ بە خەڵکە ئەم حرەکەتە ڕێهبەریەتی هەیە، ڕەهبەریەتەکەی قابلی ئەتمادە، خەڵک باوەڕی پێ دەکات، ئەتمادی پێ دەکات و ئەو ڕەهبەریەتەش خەڵکێکی هەیە کە لە پشتێتی و بە ئەتماد بە نەفسێکی زیاترەوە دەتوانێت فراخان بدا. یەکێکی دیکە لە نیازەکان لە پێویستەکان بۆ پاڵپشتی ئەو جۆرە حرەکەتانە جیاواز لەوەی کە مامۆستایان یا ئوستادانی دانیشگا مەراکزی دانیشگایی بۆ کاتێک مان دەگرن حرەکەتێک وەڕەدەخەن، پێویستەکەی ئەوەیە کە خودی خوێندکاران، دانیشتجویان و قوتابیان لە هەموو ئاستەکاندا پشتگیری مامۆستایان بن بەنەچونە سەر مەدرسە. ئەگەر حرەکەتێکی سەر شەقامە لەناو کۆبوونەوەکاندا بەشدار بوون، وسعەت بەخشین بە کۆڕ و کۆبوونەوەکانیان. یەکی دیکە ئەوەیە کە خەڵک ڕانەوەستێ لەسەرەوەی کە ئەمە حرەکەتێکی سرف سنفیە، تەنیا فراخانێکی مامۆستایانە، مەسەرەن لە فڵان دانیشگاوە لە فڵان شوێنەوە دراوە، بەڵکە وەختێک فراخانێکی ئاوا گشتی بۆ سنفێکی دیاریکراو دەدرێت، جێی خۆیەتی ئێستا کاتی ئەوەیە کە خارج لە مەسەلەی سنف بە عام خەڵک لە هەموو نقاتی ئێران، لە هەموو شوێنەکانی ئێران، بە هەموو چین و توێژەکانەوە پشتگیری ئەو حرەکەتێک بکەن. هەر چۆنێک ئەگەر حرەکەتێکی هێمنانەی مانگرتنە ئەوانیشمان بگرن، ئەگەر تەنیا ڕاگەیاندن و ئێعلانی مەوزە بکەن بە شێوازی جۆرا و جۆر، هاوپەیمانیەک هاوخەباتیەکیان لەگەڵ دەرببڕن بۆی کە نیشان بداکە ئەگەر ئێمە لە ناو مەدرسەکاندا حوزورمان نییە، ئێمە بەشێک نین لە فەرهەنگیان، بەڵام لەگەڵتان هاوچارە نووسین، هاوسەرنەویشتین، هاوخەباتین، پشتگیریتان دەکەین. ئەگەر لە شرایەتێکی حادە قەرار دەگرن ئێمەتان لە پشتین و ئەوە سێدڵ دەکات بۆ باقی حرەکەتەکانی دیکەش، ئەگەر لە ناوەندەکانی دیکە لە سنفەکانی دیکەش یان ناو کۆمەڵانی خەڵکی ئاساییشدا مەوردێکی وا دێت پێش، جێگای خۆیەتی کە مامۆستایان، دانیشتجویان، چین و توێژەکانی دیکە، سنفەکانی دیکە ئەو مەوزعە دەرببڕن. ئێعلانی ئەو مەوزعە نیشان دەدا کە دەنگ بە یەکتر دەگەێنن، جۆرێک ئەتماد بە یەکتر دەبەخشن کە ئەگەر تۆ قەدەمێک هەڵبێنی من هاو قەدەمتم، ئەگەر حرەکەتێک دەکەی لەگەڵ تا هەمگامم، هاوڕام،
و ئەوە خۆی دەتوانێت حرەکەتێکی کاملش کرد پێ بدا و ئومێد ببەخشێ بەوەی کە ئەگەر سبەی ڕۆژێ بڕیارێکی سەرنوشتساز درا خەڵک پێشڕەوان هەڵسوراوان ئەوانەی کە مەغزی متەفەکرن لە ناوەوە و پلان و نەخشەی ئەم حرەکەتانە تا ئێستا ڕشتویانە زۆر سەنجیدە هەر ئاوە برە پێدەسن بەو نەتیجەیە بگەن کە دەبێ قەدەمی نهایی بۆ ڕووخاندنی ڕژیم هەڵبگرن ئەو فراخانە عمومیە دەبێت جواب بداتەوە خەڵک بەگشتی بێتە پشت حرەکەتێکی چارە نووساز کە سەرنوشتێکی ڕۆشن ڕقم داواکەین لە هاوڕێکاروان لە بەخشی کۆنترۆڵەوە کلیپێکمان بۆ بڵاو بکە و دوایی دێنە وڵاتان. قفس را بسوزان بیا در خیابان صدا شو هاوڕێکەریم داهاتووی ئەم حرەکەتانە چۆن دەبیننەوە؟ ئایا پێتان وایە ئەم حرەکەتە ئیدامەی دەبێت یانە بە زۆری سەرکوت و سەرکوب ئەم حرەکەتانە دوایی دێت یا ئەگەر دوایی بێت بەڕای ئێوە دووبارە ئەم حرەکەتە سەرەگرێتەوە؟ ئەگەر زۆر بە کورتی نسب ناو زۆر وردەکاری و دەلیلەکانی و هۆکارەکانی بۆ هاوابیر دەکاتەوە بە کوردی دەتوانم بڵم ئیدامەدار دەبێت. دەلیلەکە شێوەیەکە باسمان کردکەیتر هیچ خەتی سوورێک نەماوە کە خەڵک نەی بزان دەبێت هیچ تەقەدوساتی ڕژیم نەماوە کە نەچوو بێتە ژێر پرسیار لە ئاوازگە ڕژیم بە تەواوی دەرکەوتووە خەڵک ئێعتماد بە نەفسی تەواوی پەیدا کردووە و ئەگەر جۆرێک ڕووداوەکانی پێشووتر ئینقلابەکان شۆڕشەکانی دیکەچ لە ئێران و لە وڵاتەکانی دیکەش وەک نمونە بێنین ئەمە خۆی جۆرێک لە جۆرەکان سەرەتایی شۆڕشێکی سەرنوشت ساز و نهایەتەن بە ئاکام دەگا بۆیە من ئەوە مەفروض نییە کە هەموو ڕۆژێک خەڵک لەسەر شەقام بێ هەموو ڕۆژێ بە شێواشی بە شێوەیەکی یەکنەواخت و یەکسان حرەکەتەکان تکرار ببنەوە بەڵکە هەر وەکو دوژمن وەکو ڕژیم تاکتیک و پلان و نەخشە عەمەلی جیاواز بۆ بەرپەرزدانەوەی و خۆنساکردنەوەی ئەم حرەکەتە لە پێش دەگرێت خەڵکیش بێگومان زۆر هوشیارانە قەدەم بە قەدەم تاکتیکی دوژمن دەخوێننەوە و جوابی ئەو تاکتیکە تاکتیکی جێگرەوە و خۆنساکەرەوەی یا پوسەڵکردنەوەی تاکتیکانی دوژمن دەگرنەبەر بۆیە چی بەسا شێوازی حرەکەتەکان بگۆڕدرێت جۆری درێژەدان بەم حرەکەتانە نەوعیەتەکەی مانگرتنە هاتە سەر شەقامە بە جۆری لە جۆرەکان شێواز و شکل شێوازی تاکتیکەیە ئیدامەی دەبێت ئەگەر بۆ ماوەی کورتیش حرەکەتێک لەسەر شەقام نەمێنێ بەڵام بە شێوازی دیکە ئەم حرەکەتە ئیدامەی دێبم پێم وایە دوور نییە ئەو ڕۆژێکە بگەینە پێدەرینە خۆناغێکی بە تەواو ئینقلابی و شۆڕجەرانەوە کە ئیتر لەوێدا چارەنووسی خەڵک و ڕژیمیشی تێدا یەکلایی دەکرێت. زۆر سپاس بۆ هاوڕێکەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی. خەڵکی ئازادیخوازی ئێران و کوردستان ژنان، لاوان، خوێندکاران، کرێکاران و مامۆستایان و بە ملیۆنان خەڵکی بێزار و وەگیان هاتوو لە حکوومەتی ئیسلامی ئێران شان بەشانی یەکتر خەبات و تێکۆشانی خۆیان تا ڕووخاندنی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی درێژە پێ بدەن. ئێمە ستایشی هەوڵەکانتان دەکەین و شانازی بە پێداگریتان دەکەین بۆ بەدیهێنانی ئازادی تا دیدارێکی دووبارە شاد و سەرکەوتوو بن ماڵاوە.
Balena den baleni sur, lagesh kargayni mikur, agiri koda gesini, rishay zolguzo bergi, agiri koda gesini, rishay zolguzo bergi. Sotyali zato yawa. Balena den baleni sur, lagesh kargayni mikur, agiri koda gesini, rishay zolguzo bergi, agiri koda gesini, rishay zolguzo bergi. Sotyali zato yawa.
Balena den baleni sur Lagis kargaini nikur Agiri koda gesini Rishai zolguzo dergi Agiri koda gesini Rishai zolguzo dergi